بەفر و بارانبارینی زۆر لە ئیدارەی سۆران کانیا و ڕووبارەکانی بوژاندۆتەوە. هەر دۆڵ و شیوێک پیای تێدەپەڕی پڕ بووە لە ئاو. ڕووبارەکان هاژەیان دێت و کانیاوەکانیش دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشیان بە ناوچەکە بەخشیوە. خۆشبەختانە ئەم ساڵ 550 میلیم باران باریەوە بە بەراورد لەگەڵ پارسال ئەم کاتانە 208 میلیم بارەوە. ڕێژەی بەفریشمان ئەم ساڵ 43 سانتیمونی وەیە بە بەراورد لەگەڵ پار کەوا ڕێژێکی ئەوەندە زۆر نەبوو. بێگومان بارینی ئەم ڕێژێ بەفرە و ئەو بارانە زۆرە کاریگەری زۆر هەیە لەسەر ئاستی وژانە و ئاستی ئاوی دەریاکان و ئاوی ڕووبارەکان و ئاوی ژێرزەوی. ئەمە شوا دەکات کە ئەم ساڵ پەرەیەکی باش بە کشت و کاڵ بدرێتن یاخود برایەت جوتیارەکانمان ئەو مشکلانیان نەبی کەوا پار تووشی وشکە ساڵی بنیانە شوێنێک زۆربەی باخ و باخەکانیان لەبەر بێ ئاوی وشک بوو. بوژانەوەی کانیاوەکان سوودی زۆری هەیە، لەوانە زیندووبوونەوەی سروشت و بوژانەوەی کەرتی گەشتیاری. هاوڵاتیانیش بۆ بینینی دیمەنەکان سەردانی ئەو ناوچانە دەکەن و وێنەی یادگاری تۆمار دەکەن. بەنسبەت ئەوەی ئەو ساڵی الحەمدولillah بارانێکی باش باری سەرچاوەکان هەم بژانەوە و ئێرەش ئاوەکی هەر لە مێژووە لە قەدیمەوە ئاوا هەر بەردەوام بوو یەکانیە سەرچاوەکە کانیە. بەڵام بە حکمی کە باران زۆر بوو ئەو لە حەزمی خۆی فرەتدا ئاوەکە دێت ئێرە دەنا ئێرە سەیرانگایە مەعدل ئاویمە ئاوشی تەبیعیە و بێغەتاسە بێ ئەوەیە ئاوەکەن هەر بەردەوامە الحەمدولillah لێرە. کەم کەسیش دەزانێت کە ئێرە ئاوەش تەبیعیە و پێشم گوتن کە لێرە سەرێکانیەکشی باشی دێ مێژوویە وەکو سەرچاوی ئەو ئاوە کانیەکی گەورەیە لەسەرەوە وەکو باشی ئەو ئاوەی کەرتی گەشتیاری کاسبکار یعنی بابرین قانزاشی زۆری لێکردیە بە تایبەتی کاسبکار لە سەوزادەی وەکو کەرتی کشت و کاڵ و پارەکەش ئەو ئاوە با بڵێن دووبارە نەبەوە پێرار هەبوو. ئەو ساڵ کە دووبارە بۆ بەڕاستی یعنی بژانەوەکی زۆری بەخۆیەوە دیتووە گەشتیارێکی زۆر ڕوو لێرە دەکاتن گەشتیارەکان زیاتریش حەڕەبن. وەک زۆرێک لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لە ئیدارەی سربەخۆی سۆرانی وەرزی زستان گەواهی بارانی زۆر و تەڕ و تووشی بەردەوام بووە و بارانی ئەمساڵ تا ئێستا 550 میلیمەتری تۆمار کردووە. ئەمەش بەگشتی خۆشحاڵی لای خەڵک و گەشتیاران دروست کردووە. زۆری بارین و بەفر لە ئەم ساڵ داوای کردووە کانی و کارێزەکان بە جۆرێک ئاویان زیاد ببێت کە لە چەند ساڵی ڕابردوو وێنەی نەبووە. ئەمە شوای کردووە مەترسی وشکە ساڵی نەمێنێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پێیام سەیرانگای کانیماران لە ئیدارەی سۆران.